لياریەکانی مۆنگەل ڕەگبینەری دایمە لياریەکانی مۆنگەل ڕەگبینەری دایمە جمهوری فەڕەنسامە وڵاتێکی موهیمە چونکە میپاپیتیایە بۆیە پشتم قایمە هەر وڵاتێ تووڕێکە فەوریەکە زەریمە میپاپی مشکیلەیە لێیاریگا مجریمە لای جمهوری فەڕەنسا یاریزانێ عەزیمە لای جمهوری فەڕەنسا یاریزانێ عەزیمە جمهوری ئەرجەنتینم چونکە میسی تێدایە میسی یاریزانێکە ئەفسانەی یاریگایە ئەوەی کە میسی ئەیکە بە ئەقڵی کەسانایە یاریزانم زۆر بینی لەچی دەورەی دنیایە کاتێ میسی ئەبینن یشکیانەڵی کەیتایە بۆیە هەر ئەرجەنتینم هەتا ناسەتایە بۆیە هەر ئەرجەنتینم هەتا ناسەتایە سڵاو بێ لە پردوگەل سڵاو بێ لە ڕۆناڵدۆ سڵاو بێ لە پردوگەل سڵاو بێ لە ڕۆناڵدۆ ئەفسانەیە گەورەیە کەس نییە لە شێوەی تۆ زۆرێک هاتن و ڕۆشتن کەوانەی کۆنەوەی وڕۆ بەڵام تۆ لە یاریگای بەرزە فڕی وەک هەڵۆ ئەم مۆندیالەش بەیتەوە بۆ کەس نامێنێ درۆ هەموو دەڵێن پیرۆزە پیرۆزە کریستیانۆ هەموو دەڵێن پیرۆزە پیرۆزە کریستیانۆ سڵاو بێ لە بەرازیل وڵاتێکی شیرینە سڵاو بێ لە بەرازیل وڵاتێکی شیرینە لە مۆندیالش بەرازیل شایەنی یەکەمینە تۆپی پێ لە لای ئەوان ئاسانترە لە دۆمینە سێ یاریزانی هەیە وەک مشکیلە یارینە نەیمار دە سێلڤای هەیە لەگەڵ ڤینی و ڕافینە ئەمە لەم زۆر پێیانە لە یاری کۆتایینە ئەمە لەم زۆر پێیانە لە یاری کۆتایینە سڵاو بێ لە ئیسپانیا لای من یەمانی هەیە سڵاو بێ لە ئیسپانیا لای من یەمانی هەیە یاریزانی وەکو ئەو نەما لەم سەردەمەیە گەر قاچی بجوڵێنێ گەربی کامراوغەیە تۆب لە قاچی ئەنەخشێ نایبینی بۆ دەقەیە ڕێک هەڵشێوەی میسیە لەگەڵ مەڕەدۆنەیە یاریکردنی ئەمە تامی جیلی کۆنەیە